لەوانەی پێشوو ئەومان ڕوون کردەوە کە دوو هێزەیە لە بەرامبەر یەکن لە گفتوگۆ لەسەر مەسەلەیەک، یەکێکیان لۆگۆسە ئەویان دیمۆسە، یعنی یەکێکیان عەقڵە ئەوی تریان خەڵکە، ئەوەی خەڵک لە ڕێگەی حەز و ئارەزووەوە دیاری کردووە، ینی جەماوەرە. ئەویان جەماوەر چی دەوێ ئێمە دەبێ ئەوە بڵین، ینی خۆمان لەگەڵ جەماوەرە ئاساسکەینەوە. ئەمیان عەقڵ چی ود دەبێ ئەوە بڵین ئەگەر بێت و جەماوەریش لەگەڵیانە بێت. جا ئەمانە ئەم دوو بیرکردنەوەیە، دوو بیرکردنەوەی جیاوازن، هەرێکەیان شتێک ئاراستەی دەکا. سوکرات دێتە ناوم بابەتەوە و لە ڕێگەی نمونەیەکەوە، ینی بە شێوازێکی زۆر تایبەت دێت زەمینە ساز دەکا بۆ ئەوەی باس لەو دوو هێزە بکە کە چۆن لە ناو ئینسانە کاری خۆیان دەکەن و چۆن ئێمە بەبێ ئەوەی ئێمە چۆن زمانمان دەبێتە زمانی هێزانێک کە لە کاتێکە ئێمە هەستیان پێ ناکەین و وا تەسەور دەکەین خۆمانی دەدوین. تەمان ئەوەی زمانی دەبێتە زمانی لۆگۆس هوشیاری بەوە هەیە کەوەی لە ڕێگەی ئەوە دەدوێ لۆگۆسە. تەمان کاتێکە ئەوەی دەدوێت تەماهی دەکا لەگەڵ لۆگۆسە وەوا دەبینێ ئەوە خۆیەتی دەدوێ، لۆگۆس خۆی لە وتن دەگرێتەوە. بۆچی؟ چونکە ئەگەر لۆگۆس لە یەک کەسا بەرجەستە بێ ئەوە دەبێت لەوانی ترا وجودی نەمێنی، ئەو کاتام کەسە خۆی دەبێتە لۆگۆس. لەبەرەوە کاتێک کەسێک پەیوەندی لەگەڵ لۆگۆسە بەرەو ئەوەی دەبا، ینی دەیەوێت خۆی ببێتە لۆگۆس. کاتی ئەمەی دەوێ، یعنی ئەو کاتەی تر دەبێت لە جیاتی لۆگۆس ئێمە گوێ لەو بگرین. ئەمە نەفیکردنەوەی لۆگۆسە لە ناو ئەوانی ترە، یعنی بە معنایەکی تر ئەگەر باتایە و لۆگۆس لە شخصێکە بەرجەستە ببوایە ئەوە نەدەبوو لە هیچ کەسی ترا وجودی هەبێت. ئەو کاتە فعلەن وتنی ئەم بەبێ بیرکردنەوە بەبێ تێگەیشتن وەکو فەرمانێک وەردەگیرە و یەکێک لە کێشارە گەورەکان ئەمەیە کاتێک کە فعلەن کەسێک ینی لە خەڵکێک دەبێتە لۆگۆس و لەبەرەوە ئەو لە لای ئەو هەر خودی لۆگۆسوەتی عەقڵی خۆی پێک دەخاب و هەرچی ئەو دێڵێ ئەو دەیکات وەکو ئەوەی کە حەقیقەتە. و ئەمە تەبان جارێکی ترچی دروست دەکاتەوە لەناو ئەم پەیوەندیە کە خەڵکانێک هەیەە ئەوانەی کە جاری وایە کەسەکە فعلەن هەیە خۆی تووشی ئەوە دەبێت خۆی لێ دەبێ بە لۆگۆس، لێرە لۆگۆس خۆی لێ دەگرێتەوە، هەشە خەڵکێک دەیکا بە لۆگۆس. کاتێک ئەو خەڵکە ئەم دەکەن بە لۆگۆس لەناو ئەوانە خۆی لەوان دەگرێتەوە. ئەو کاتە چی دروست دەبێت؟ جەماوەر دروست دەبێت، دیمۆس دروست دەبێت. ینی لێرە دیمۆس یاریەک دەکا لە ڕێگەی لۆگۆسەوە شەرعیەتێک بۆ خۆی دروست دەکا بە نەفیکردنەوەی لۆگۆس. ئەمە چۆن ئەمەی کە من لێرە دێڵ ئێمە لە زۆر لەو کەسانەی کە وا لە ناو تاریخە دەبیندێن کە ڕۆحی خوا لە ناو ئەوانە بەرجەستە بۆ و هاتووەتە دوان، ئەم کەسانە لەگەڵ لای خەڵکی لەگەڵ لۆگۆسە کراونەتەوە بە یەک. بۆ نمونە لە ناو مەسیحیەتە، مەسیح خۆی چییە؟ خۆی لۆگۆسە، کەلیمەیە. کاتە مەسیح و لۆگۆس دەبنەوە بە یەک لای خەڵک دەیان کاتەوە بە یەک، لۆگۆس لە ناو خەڵکە خۆی لە خەڵک دەگرێتەوە. ئەو کاتە نە ئەوە دەبیسن کە لەمەوە گوتراوە، چونکە ئەوە ئیتر ئەم نییە، چونکە ئەم خۆی لەگەڵ لۆگۆسە وشیارە بەوەی کە ئەم خۆی شتێکە و لۆگۆس شتێکی ترە، ینی یەک نین، ئەو لۆگۆس نییە. و لە ڕێگەی ئەوەوە کە ئەم وشیارە بەوەی لۆگۆس نییە، لۆگۆس لە ڕێگەی زمانی ئەمەوە دەدوێ. یعنی ئەگەر ئەو باتایە و خۆی بە لۆگۆس بزانایە ئەوە لۆگۆس لەو خۆی دەگرتەوە. بەڵام کاتێ ئەوانەی دواتر دێن
ئەم وەکو لۆگۆس خۆی دەبینن ئەوە لۆگۆس خۆی لەوان دەگرێتەوە بۆیان بدوێ ئەو کاتە چی دروست دەبێت تەبەن ئەمە هەر هەمان ئەو حەزەیە کە دیمۆس دروست دەکات یعنی لێرە لۆگۆس دەگۆڕێ بۆچی بۆ دیمۆس بۆ نەریت بۆ شتانێکەیتر ئەمانە بەبێ ئەوەی لی تێ بگەن وەری دەگرن و بە پێی چی وەشوەری دەگرن بە پێ حەز و ئارەزوی خۆیان تەبەن لێرە بەرەبەرە هێزێک هەیە ئەوەی لۆگۆسە دەیگۆڕێ بۆچی بۆ نەریت و وای لێ دەکا کە ببێتە دیمۆس یعنی ببێتە ئەوەی کە بە حەزی خەڵکەکە دەدوێت ئەم پەیوەندیانە تۆزە وردن و بەڕاستی جیاکردنەوەی دەوێت و دەکرێت لە ڕێگەی ئەمەوە هەند شتانێک هەیە ئێمە لیان تێبگەین کە ئەم شانە بۆچی ئەوان بۆچی بۆ نمونە هەمان ئەو وتانە کە لە زەمانێکە وتراون کەچی لە دوای زەمەنی خۆیان ئەم وتانە هەر هەن و بەڵام ئەو کاتێک کە وتراون ڕوودا و دروست دەکەن بەس بۆچی دواتر کە هەر ماون و دەوترێنەوە هیچ ڕووداوێک دروستان ئەمە چونکە لەوە لۆگۆس خۆی لەمانە گرتووەتەوە لەم وتنانە ینی لۆگۆس ئەو هێزەیە کە توانای حکومکردن دەدا بە وتە بە وشە ئەوەی لە ناو وشە حکم دەکا لە ڕاستیان لۆگۆس خۆیەتی وشەکە نییە لەبەرەوە کاتێ لۆگۆس خۆی لۆگۆس زەر خۆی لە کەسەکان ناگرێتەوە لە ڕێگەیانەوە بدوێ تەنانەت خۆی لە تێکستەکانیش دەگرێتەوە لە ڕێگەیانەوە بدوێ لەکوێ خۆی دەگرێتەوە لەویا خۆی دەگرێتەوە کاتێک ئەو خەڵکەی دێن ئەم تێکستە دەخوێننەوە خەڵکانێکن بە لۆگۆسی دەبینن ئەم تێکستە بە خودی لۆگۆس دەبینن یعنی هەر کەسەکان ناکرێن بە خودی لۆگۆس تێکستیش دەکرێت بە لۆگۆس کە تێکست کرا بە خودی لۆگۆس ئەو کاتە لۆگۆس خۆی لە تێکستەکە دەگرێتەوە لە ڕێگەی تێکستەکەەوە ناگات وە چ کاتێک تێکست خۆی ینی لۆگۆس خۆی لە تێکست دەگرێتەوە لە ڕێگەی ئەم تێکستەوە نادوێ ئەو کاتە خەڵکەکە تێکستەکە دەکەن بە لۆگۆس یعنی چی دەیکەن بە لۆگۆس ینی بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ لۆگۆس لە ناو خۆیانە و بەبێ ئەوەی لۆگۆس لە ناو ئەوانە بۆ ئەوان بدوێ بە دوانێک کام ئاهەنگە لەگەڵ ئەو دوانەی لە تێکستا هەیە ئەمانە دەیانەوێت بەبێ ئەمە لۆگۆس بۆیان بدوێ لە کاتێکا لۆگۆس تەنها بۆ ئەوانە دەدوێ ینی لۆگۆس لە ڕێگەی کەسەوە بۆ کەس نادوێ لۆگۆس لە ڕێگەی هەر کەسێکەوە بۆ ئەو کەسە دەدوێت بەڵام بۆ ئەوەی پەیوەندی کەسەکان دروست ببێت و لۆگۆس پەیوەندیەکەیان دامەزرێنێ نەگریمۆس ئەو کاتە ئەو کەسانە لەو پەیوەندیان کە هەردووکیان لە پەیوەندیان لەگەڵ لۆگۆس لە ناو خۆیانە یعنی لە ناو هەردووکیانە لۆگۆس دەدوێ تاوان پەیوەندی نێوان تێکست و ئەو کەسەش کە تێکست دەخوێنێتەوە کاتێ و تێکستە لۆگۆس لە ڕێگەی تێکستەکەەوە دواوە لۆگۆس خۆشی لە تێکست دەگرێتەوە بۆ ئەو کەسە ئەگەر بێت و کەسەکە لۆگۆس لە ناویان نەدوێ بەڵام کە لۆگۆس لەگەڵیە لە ناویان دووە ئەو کاتە لە ڕێگەی ئەو لۆگۆسی کە لە ناو ئەوا دەدوێ کە لۆگۆس لە ناو تێکستەکە شار خۆیەتی لۆگۆس دێتەوە ناو تێکستەکە یعنی کەلیمەکان دەدرەوشێنەوە ئەو حەقیقەتەی تیانە هەیە لە جاتیەوەی بیپۆشن چی دەکەن ئاشکرای دەکەن یعنی وەکو ئەوە وایە ئەم وشانە پشکۆیەک بێت ڕەش تاریک بەڵام لە ڕێگەی ئەوەی کە لۆگۆس دەدوێ لە ناو ئەم کەسە کاتێک ئەم تێکستە دەبینێت دەیخوێنێتەوە وەکو ئەوە وایە ئاگرێک لەو پشکۆیە بدا پشکۆکە ئەوەی لە ناویە هەیە ئاشکرایکە ئەو توانایی لێ بێتە دەرێ ینی لۆگۆس بەوە لە ناو تێکستە وجود پێیا دەکاتەوە کە کەسەکان بە لەوەی تێکستەکە بخوێننەوە ئەوەیان لە لۆگۆس بیستبێ لە ناو خۆیانە لەبەرەوە پەیوەندی هەم مرۆڤ و مرۆڤ کاتێ لۆگۆس دایدەمەزرێنێ پەیوەندی لە ڕاستیە مرۆڤ و مرۆڤ نییە پەیوەندی لۆگۆسە لەگەڵ خۆیان لە ڕێگەی مرۆڤەکانەوە پەیوەندی مرۆڤ و سروشتی شتەنانەت پەیوەندی لۆگۆسە بە لۆگۆسەوە بەڵام لۆگۆسێک لە ناو وجوودە
لەگەڵ لۆگۆسێک لەناو زماندا. یعنی بەبێ ئەمە حزوری لۆگۆس لە شتەکانی ترە دەرناکەوێ، لۆگۆس لە شتەکانی ترە وا دەکا حەقیقەتی ئەو شتە بەیان ببێ، بێتە دەرەوە، ڕۆشن بێتەوە، ئاشکرا ببێت. ئەمە پەیوەندی ئەو پەیوەندیەیە کە لۆگۆس دای دەمەزرێنە لە نێوان کەسەکان. ئێستا بۆ نمونە سوکرات کاتێ وشارە بەمە لۆگۆس لە ڕێگەی ئەوە دەدوێ، ئەگەر بەهاتایە لە جاتی ئەوەی کالیکلیس کە دیمۆس لە ڕێگەی ئەوە دەدوێ، کەسێکی تر بواە کە لۆگۆس لە ڕێگەی ئەوە دەدوێت، ئەو کاتە هەردووکیان پێکەوە لە ڕێگەی هەردووکیانەوە گفتوگۆکەی هەردووکیانەوە حەقیقەتی ئەوە ئاشکرا دەبوو کە لۆگۆس ئاشکای دەکاوەی کە ئەمان بیری لێ دەکەنەوە لۆگۆس بۆیان ئاشکرا دەکات. جا لە ڕێگەی ئەمەوە ئێمە دەچینە ناو ئەوەی کە سوکرات دەیڵێ کە پەیوەندی سوکرات خۆیەتی بە لۆگۆسەوە لە عینی کاتا باسی پەیوەندی وتاربێژەکان و سۆفستایەکان دەکات بە دیمۆسەوە و ئەو پێی وایە شتێکی مشتەرەک لە بینی ئەوەی عاشقە لۆگۆسە لەگەڵ ئەوەی عاشقە دیمۆسە هەیە. ئەوی شتە مشتەرەکەکە چییە؟ ئەوەیە کە هەردووکیان عاشقن بە شتێک، هەردووکیان عشقەکە وای لێ کردوون بکەونە ژێر حکمی معشوقەکەیان. بەڵام معشوقی ئەم جەماوەرە دیمۆسە، معشوقی ئەویتریان لۆگۆسە، عەقڵە. طبعا لێرە لە جاتی لۆگۆس سوکرات فەلسەفە دادەنێ کە من عاشقی فەلسەفە وەک لۆگۆس، یعنی فەلسەفە لێرە عیبارەتە لە کۆی ئەو وتراوانەی کە لۆگۆس لە ڕێگەی فەیلسوفێکەوە کەسێکەوە وتونی. ئەمانە چین؟ ئەمانە پێیان دەوترێ فەلسەفە. یعنی فەلسەفە بەرهەمی چییە؟ بەرهەمی بیستنی دەنگی لۆگۆس و وتنیەتی لە ڕێگەی ئەو کەسەوە بە زمانی ئەو کەسە. یعنی چی؟ یعنی ئەو وتنانن کە لۆگۆس لە ڕێگەی زمانی کەسێکەوە و بە زمانی ئەو کەسە و بە شێوازی ئەو کەسە دەیان لێت و ئەو وتراوانەی کە دەیان لێ ئەمە چی؟ ئەمە پێدەوترێ فەلسەفە. یعنی بەبێ لۆگۆس هیچ وتراوێکی فەلسەفیمان نییە. جا لێرە تەمان پێشتر لە کۆرسەکەی پێشوا باسی ئەوەمان کرد چۆن لە ناو ئینسانە هەستێک گەیە بە حەقیقەت، کاتێک کە دەیەوێ حەقیقەتی دەوێ، هەستێک لە لای دروست دەبێ بەرامبەر بە حەقیقەت و هەموو ئینسانێک ئەم هەستەی تایە و لە ڕێگەی ئەم هەستە ڕێنوێنی دەکات بەرەو ئەوەی کە لە ڕێگەی بیرکردنەوە بگاتە ئاشکابوونی حەقیقەتی ئەو شتە، یعنی ئەو شتە حەقیقەتی ئەو شتە ئاشکرا ببێ بۆی. ئەم هەستە لە کۆرسەکەی پێشوە هەندێک تاقیمان کردەوە لەبارەی چیەوە؟ لەبارەی ستەمکار و ستەم لێکراوەوە. وە سوکرات کاتێ باسی ئەوەی دەکرد کە کامیان بەدبەخترە لە کامیان و کامیان چۆنە، ئێمە لە ناو خۆمانە ئێمەش هەستمان بەوە دەکرد کە ئەوە وایە، بەڵام وەکو هەست. ئەم هەستە جۆرە لە هەست ڕەبتە بە لۆگۆسەوە، دەبێ ئەم هەستە جیاکەینەوە لەگەڵ هەستێکی ئامیانەکە مەساڵح دیاری دەکات. یعنی هەستکردن بە حەقیقەت شتێکە و هەستکردن بە شتێک لە ڕێگەی ئەوە کە سوودی هەیە بۆ من یا قازانجی هەیە یا زەرری هەیە، یعنی پەیوەندێکی سوودخوازانە لەگەڵ شتەکە هەستێکی تر دەداتێت و هەستێکی تر دەیە بەرامبەر شتەکە. چونکە لە ناو شتەکە ئەوەی تۆ دەتەوێ شتێکە، بەڵام ئەمی تر لە ناو شتەکە ئەوەی دەیەوێ شتێکی ترە. پەیوەندی ئەم لەگەڵ شتەکە بۆ شتێکە، پەیوەندی ئەوی تر بۆ لەگەڵ شتەکە بۆ شتێکی ترە. بۆ نمونە کەسێک دەچێتە ناو تەبیعە بۆ بڕینەوەی کۆمەڵە درەخت
ئیشی بەم درەختانە دارانە هەیە بیان کا بە شتێک پەیوەندی ئەم کەسە هەستکردنی ئەم کەسە بەرامبەر ئەو درەختانە جیاوازە لە کەسێک کە دەیە بچێتە ناو دار و درەختەکان بۆ ئەوەی بکەوێتە ناو خۆی و لە ناو هێمنی ئەو دارستانە لەگەڵ خۆیان بێت و پێم هەستکردنی ئەم کەسە لەگەڵ بەو فەزایە و مامەڵەکردنی جیاوازە و ئەم درەختەکان وەکو شتێک نابینێ بۆ دروستکردنی شتێک وەکو وەسیلەیە ئەم لە ناو ژیانایە لەگەڵ درەختەکانە لەبەرەوە ئەو دار و درەختەش کام پەیوەندیەکەی لەگەڵیانە ئاوایە ئەوانیش لە پەیوەندێکی جیاوازان لەگەڵ ئەمدا کرانەوەی ئەم تەبیعە بۆ ئەم جیاوازە لەوەی بۆ دار بڕەکە هەیە ئەمە هەر وەکو ئەوە وایە تۆ مامەڵە لەگەڵ حیواناتی شاوشتانێکی تریشا کاتێکە ئەم نیازانە و مەبەستانە دەگۆڕێن شتەکانەمووی گۆڕانیان بەسەرادێ ئەم جۆرانە لە هەست کە هەن تەمان لێرە تێکەڵیەک دروست دەبێت لە بینی ئەو هەستە گشتیەی کە کۆیەی کە لۆگۆس لە ڕێگەی بیستنمانەوە بۆ لۆگۆس هەستی پێ دەکەین و لە ڕێگەی وەستەوە دەرگ بەوە دەکەین دەگەینە ئەو زانینەی یەکەم جار زانین هەستە هەستەکەی شتێکی ئاوا هەیە هەستە جۆرەکە لە هەست دوایی ئەم هەستە شعورە ینی هەست بە معنای هەستە ئینەکان بایلۆجیەکان نایەنێوانێکە هەستێکی ناوەکیە ئەم هەستە دواتر بەرەوچی دەڕوا بەرەو زانینت دەبا ینی دەتگەیەنێ بە زانینی ئەو شتە تامان هەستێکی تر هەیە هەستێکی گشتی ناو خەڵکە ئەو هەستە هەستێکی نەریتیە و دروستکراوە و ڕەبتی بە مەوزۆی بەرژەوەندی و سوودەکانەوە هەیە ئەم دوو هەستە تەمان تێکەڵ دەبێ تێکەڵ دەکرێت لەلایەن کالیکلیسەوە شتانێکی تیژەیە تێکەڵ دەکرێن دواتر سوکرات جیان دەکاتەوە جا ئێستا هەندێک شت ڕۆشن بوویەوە و ئەمە سەرەتای کۆرسەکەیە دەبێ ئەوەی کە بنەماییە ئەساسیە لە ناو بابەتەکە بتوانم ڕۆشنی بکەمەوە بۆتەن ئێستا دەچینە سەر تەکستەکە تاوان لە وانەکەی پێشوو ئەو قسەکانی کالیکلیسمان لێکدایەوە لەبارەی ئەوەوە کە ئایا سوکرات بەڕاستیەتی ئەو شتانە دەڵێ یاوەکو هەر گەمەیەکی زمانیە یاریەکە بە زمان دەکات واگەر ئەوەی کە وتوێتی ڕاست بێەوە ئێمە تا ئێستا بە سەراوخواری ژیاوین و ژیانمان بە پێچەوانەی ئەوە بینیوەکە هەیە و واش هەڵسو کەوتمان کردو بابزانین سوکرات چی دەڵێ سوکرات دەڵێ کالیکلیس گەرەستەکانمان لەگەڵ ئەوەشدا جیاوازن هاوبەشێکیان تیان نەبوایە هاوبەشێکیان تیان نەبوایە ئەوە هەرگیز ئەوە ئاسان نەدەبوو کە بەرامبەرەکەمان لەوە تێبگەینین کە خۆمان هەستی پێ دەکەین ئەمە شتانەکەیە لە ڕێگەی ئەوەی کە هەستی پێ دەکەین هەر یەکەمان لای خۆیەوە هەستی پێ دەکا بە هەستێکی ئیتر تەنانەت شتەی دەرەکیەکانی ژیانی بۆ نمونەی ئەمە شتێک دەخۆین شیرینە دەڵێنەوە شیرینە هەستێکمان هەیە بەرامبەری هەر کەسێکی تریش یانی هەر یەکە لە ئێمە هەمان دەبێ ئەمان هەستیە بێت تاوەکو لەوە تێبگەین کە شیرین چییە یعنی لە یەکی بگەێنی فەرزان هەر یەکە لە ئێمە شتێک دەخوات تا شیرینە ئەوە هەر یەکە لای خۆی واستی پێ دەکا ئەمە ناتوانین ئێمە بە هیچ شێوەیەکیش ڕێگایەکمان نییە بۆ ئەوەی هەمومان هەر یەکە لای خۆیەوەنا هەمومان پێکەوە هەستی پێ بکەینانی یانیش شتێکی مەلموسمان نییە لە دەرەوە ئاماژە بدا بەوەی کە ئەو شتە ئاوایە هەر یەکە بە شێوەیەکی زیاتی دەرکی پێ دەکات فەرزان ئێستا ئەگەر هەستی چەشنی ئێمە نەبێ ئێمە چۆن بزانین شەکر شیرین یانی شەکر لە ڕێگەیەوە ئێمە سەیری بکەین نازانین شیرینە ئەگەر بێت و پێشتر نەمان چەشت بێت و هیچ شتێکی تریش نییە ئەمەمان نیشاندای ڕێگای تر نییە
بۆ نمونە بینینی ئەو شتە شتێک لەو شتانە هەمومان پێکەوە لەویایە دەیبینین لەبەرەوە مەوزوعی تاقیکاری لە ڕاستە لە بینینە ئاین دەکرێت ینی تاقیکردنەوەی بینین و بیستن و ینی ئەمانە هەمووی کەشتانێکی دەرەکین ئەمانەش لە شوێنێکەوە تەبان ئەو هەستە ناوەکەی ئێمە نەبێ ئێمە نازانین بیستراو چییە نازانین بینراو چییە و ئێمە ناتوانین لە ڕێگەی شتەکە خۆیەوە بڵێن ئەم شتە بینراوە ئەی چۆن دەزانی لە ڕێگەیەوە هەمومان هەمان شت بە ئەمان شێوە دەبینین یا دەیبیسین یا تامی دەکەین یا شتێکی تر بەڵام شتانێکەیە پێمان دەڵێن ئەو شتە وایە بەبێ ئەوەی ئێمە چی بکەین خۆمان هەستمان پێکرد بێت پێمان دەڵێ ئەو شتە وایە بەبێ ئەوەی کە بینی بێتمان لێرە تەمان باوەڕ دروست دەبێت باوەڕ کە ئەو شتە ئاوایە فەرزەن تۆ لە ڕێگەی ئەنالۆگیەوە ینی لە بریدانانەوە دەیت دەڵێ ئەو شتەش لەبەرەوەی ئاوایە کەواتە ئاواشە بەبێ ئەوەی چیت کرد بێ بە هەستەکان بە یەکێک لە هەستەکانە ئەو ئاوابوونەی ئەوە بینی بێ کە ئاوایە ئەمە لێرە ئیتر بەرە و شتێک دەڕۆی کە هەستەکی نییە و تاقیکراوە نیە بە هەستەکان تەبان ئێمە کە باسی لێرە سوکرات باسی هاوهەستی دەکە هەر مەبەست لە هەستەوەرەکان نییە ئێمە فەرەزەن هەستمان بەرامبەر ئەوەی کە حەقە ئەم هەستە کە ئەمە هەستێکی چی نییە هەستێکی فیزیکی نییە بۆ نمونە ئەوەی یا ئیستاتیکی ئەوەستە ئیستاتیکێکە ئەمانە هەستێکی فیزیکی نییە یعنی هەر ئەوەندە نییە کە تۆ ئەو شتت بینیوە شتێکی تریشە بۆ نمونە کاتێک دەڵێ ستەمکاری قێزەونترە ینی ستەمکردن قێزەونترە لە ستەم لێکران قێزەونترە ئەمە لەکوێوە ئەمەستە چییە قێزەون یا ناشرین یا پیس لە ڕاستیا بۆ شتێکە کە بۆنی بێت بۆ شتێکە کە خراپ بوو بێ بۆ شتێکە کە یانیەوەی کە پێی دەڵێن پیسە بێزمان لێی دەبێتەوە بەڵام ستەمکاری خۆی شتێکی بینراو نییە تا بێزی لێ بکەینەوە شتێکی تامکراو نییە تا بێزی لێ بکەینەوە ئەی چۆن شتێکی بێزراوە چۆن شتێکی قێزەونە یعنی هەستێکمان هەیە ئەوە دیاری دەکا کە ستەمکاری شتێکی ستەمکردن شتێکی کارێکی قێزەونە وە کارێکەیە پێی دەڵێن ئەم کارە جوانە لە کاتێکا جوانی کار ئێمە چۆن ینی دیاریکەین جوانی کار وەکو جوانی گوڵێک نیێت لە ڕاستە ئەمە جۆرێکی تر لە هەستەیە لەناو ئێمە کە سەرووی ئەمەستانەیە کاتی ئەو باسی هاوبەشی دەکا سوکرات لە ڕاستە باسی هاوبەشی ئەو هەستە دەکا کە ئەگەر بێت و لە ناو کەسەکە کار بکە هەست بەوە دەکا ستەمکردن قێزەونترە لە ستەم لێکران ئەڵێ بە سوکرات بە کالێکلیس دەڵێ لە ڕێگەی ئەو هەستەوە ئەو هاوهەستیەوە کە من و پۆڵس هەمانە بەرامبەر ستەمکاری بەرامبەر ستەمکردن لە ڕێگەی وەستەی کە هەمانە ئەوە دیاری کراوە لە یعنی هەستە مشتەرەکەکە وەگەر ئەم هەستە مشتەرەکە نەبوایە پۆڵس نەی دەتوانی لەوە تێبگا کە ستەمکاری قێزەونە ستەمکردن قێزەونترە لە ستەم لێکران ستەم لێکران شتێکی ناشرین نیە بەڵام ستەمکردن شتێکی ناشرین و بێزرا و ناخۆشە ئەمە هەستێکە و سوکرات دەڵێ لە ڕێگەی ئەم هەستەوە ئەگەر ئەم هەستە نەبێ ئێمە ناتوانین ئەو شتانە لە یەکتر بگەیەنین ئەمە دەیوێت چی بڵێن ئەمە ڕەبتێر بە مۆزۆی لۆگۆسەکەەوە هەیە یعنی ئەگەر هاتوو
لۆگۆس وەک کێزێک کە لە ناو هەمومانە دەتوانێت بدوێ ئەگەر زەمینەی بۆ سازکەین ئەگەر لۆگۆس نەدوێ ئەوە ئێمە ناتوانین لە یەکتر تێبگەین ینی لە ڕێگەی لۆگۆسەوە ئێمە لە یەکتر تێدەگەین تاوان بۆ شتەکانی تریش وایە بۆ دیمۆسیش وایە دیمۆس بۆ نمونە کۆمەڵێ نەریت هەن لە ناو کۆمەلگایەکە لە ناو خێڵێکە ئەم منداڵانە هەمووی بە شکڵێکی پێشینە ئەم نەریتانە خراونەتە مێشکیان نەریتەکە زمان بێ نەریتێکی دینی بێ نەریتی بێ بۆ وەرسوکەوتێکی کۆمەڵایەتی یا هەر شتێکی تر ئەمانە لە ڕێگەی چۆوە لە یەکتر تێدەگەن کاتێک قسە دەکەن لە ڕێگەی ئەو نەریتەوە کە بە شکڵێکی پێشینە لە ناوێنە چێندراوە بۆ نمونە منداڵێکی ئەورامی لە منداڵێکی ئەورامی تێدەگا بەڵام لە منداڵێکی یابانی تێناگا بۆچی چونکە نەریتەکە نەریتی زمانیە نەریتە زمانیەکەی زمانی یابانی لە ناو هەورامیەکە نەچێندراوە تاوەکو بتوانن لە یەکتر تێبگەن تەمان ئەمانەیان دەچێندێن لە دەرەوە دەخرێنە ناو کەسەکانەوە وە کەسەکان لە ڕێگەی ئەم نەریتانەوە چی دەکەن ئەمانە دەیانکەنەوە بە یەک یعنی ئەو کاتەیەوە یەڵسوکەوت بە کەسەکان دەکات چییە خۆیان نین چییە نەریتەکەیە ئەو کاتە ئەوەی کە نەریت دەیکاتەوە بە یەک و ئەو هاوەستێک کە لەنەوە خەڵکا دروست دەبێت بەرامبەر شتەکان بەرامبەر شتێکە ڕقیان لێتی بەرامبەر شتێکە خۆشیان دەوێت بەرامبەر شتێ ئەمە ئێمە زۆر بە ئاسانی دەتوانین دەرکی پێ بکەین خەڵکێکی زۆر هەیە ڕقی لە شتێکە خەڵکێکیش هەیە خۆشی دەوێت ئەوانەی ئەمان خۆشیان دەوێت ئەوان ڕقیان لێ ئەوانەی ئەمان ڕقیان لێ ئەوان خۆشیان دەوێت ئەمە لەکوێوە هاتووە ئەمە دیمۆسە جەماوەرە جەماوەر تەمان جیاوازە لە گەل ئەمە جەماوەرە و ئەم جەماوەرە هەستەکانی و هەموو شتەکانی چییە تەحدید کراوە بەچی هاو هەستن هاو خەیاڵن هاو حەزیان لە ئەمان شتە حەزیان ئەمانە هەمووی ڕایەنراون لەسەری وە لە ناویانە خەزن کراوە دانراوە لەبەرەوە لە ڕێگەی ئەو نەریتەوە چی دەکەن دەتوانن جیهان لێک بدەنەوە وە لێکدانەوەی هەمووشیان هەمان لێکدانەوەیە تەمان لە سەردەمی مۆدێرنا کە پەروەردەی ڕسمی دروست دەبێ یەکێک لەو شتانەی کە وەزیفانەیان پەروەردە هەیەتی بۆ دروستکردنی ئەم هاوهەستی و هەم ینی بینینی جیهانە دامەزانی جیان بینی و نەریتە بۆ ئەڵسوکەوت لەناو ئەو منداڵانەدا نەریتێکی مشتەرەک کە لە سنووری سیاسی و دەوڵەتە هەمان نەریت بێت ئەمە دیمۆسە ئەمە دامەزراندنی دیمۆسە لەناو تاکەکاندا یعنی دیمۆس شتێکە لە دەرەوەی ئێمە دێت لەناو ئێمەدا دەمەزرێت و ڕەبتێکی جەوەریشی بەچێوە هەیە بە حەز و ئارەزوە و چێژ و ئەمانەوە یعنی ڕەبتی ئەوەی کە دەبێتە سەبەبی ئەوەی کە ئەمە بمێنێتەوە ئەم دیمۆسە چییە حەز و ئارەزوەکان و ئەوانەیە کە و خەڵکە حەزی لێیە یعنی دیمۆس لە پەیوەندیان نییە لەگەڵ مەوزوعی چاکە و خراپە یا مەوزوعی جوانی و ناشیرینی بە مەعنا باڵاکەی نەک بە مەعنا هەسەکەکەی غەریزیەکەی چونکەوەی بە مەعنا غەریزیەکەیە شتێک جوانە چونکە چێژ دەبەخشێت بە کەسەکە نەک لە خۆیان جوانە یعنی جوانیەک تایە وەکو حەقیقەت هەیە دەدرەوشێتەوە حەقیقەت یا لە ڕێگەی جوانی ئەو شتەوە خۆی ئاشکار دەکات تەوانە و جۆرانە لە جوانی تر دەبنە جوانی نسبی ئەم جوانیە نسبیە شتێکی گونجاوە بۆ کەسەکە نەک شتێکی جوانە ملائمە سازە بەس ئەوەی جوانە لە دەرەنجامیەوە نییە سازە لەگەڵ ئێمە بۆیە لە لامان جوانە ئەمە بابەتێکی ترە لەبەرەوە ئەم هەستانە دەبێت جاکەینەوە کەوت دەڵێ ئێمە ئەگەر هاو هەست نەبین لە یەکتری تێناگەین دەبێ بزانین لەکوێوە ئەم هاوەستێ دروست دەبێت هاوەستی کێوکێ هاوەستن وە کێوکێ هاوهەست نین
ئەلێرا پۆلس لەگەڵ سوکراتە لەویا وەز دەبێتەوە کە دەڵێ ستەمکردن چییە؟ قێزەونە بەڵام ناخۆش نییە. تەبەن پۆلس خۆی ئەمە دەڵێ، سوکرات ئەمەی پێناڵێ، سوکرات دەڵێ کامیان ئاوایە، پۆلسیش دەڵێ ستەمکردن قێزەونترە لە ستەم لێکران، خۆی دێڵێ، بەڵام ستەمکردن ناخۆشتر نییە لە ستەم لێکران. یان ئێمەیان خۆشی و ناخۆشیە، چێژ و ئازارە ئەویان جوانی و ناشرینیە. یعنی بە پێی بنەمای جوانی ستەمکردن ناشرینە، ئەو بنەمایی کە جوان و ناشرین لە یەکتر جا دەکات، یان بنەمای ستاتیکەکە. بە پێی بنەمای چێژ و ئازار ستەمکردن بە چێژە، بەڵام ستەم لێکران بە ئازارە، کەچی لەوی تریانە ستەم لێکران ناشرین نییە، قێزەون نییە. ئەمانە شتانێکن کاتی ئەو هەستانە لە ناو ئێمە کار دەکەن هەستی پێ دەکا، کە سەیری دەکا قێزی لێ دەکاتەوە، ینی هەستە. کە ستەمکارێک کەسێک دەبینێ خەریکی ستەمکردنە قێزی لێ دەکاتەوە، وەکو چۆن قێز بێز قێز توزانم لە شتێکی پیس و ناشرین دەکاتەوە لە خواردنەکانە لە فلانە. بەڵام ئەم قێزکردنەوەیە یا ئەم بێزکردنەوەیە چییە؟ ئەمە ڕەبتی بە شتێکی ترەوە هەیە. ناڵی بێزم لەو کەسە دەبێتەوە، بێزم لەو کەسە دەبێتەوە لەبەرەوە نا کەسەکە پاک و تەمیز نییە، کەسێکی زۆر پاک و پوختە و چوزانم زۆر کەشخەیە، بەڵام چییە؟ تۆ دەڵێی بێزم لێی دەبێتەوە، حەز ناکەم بیبینم. ئەمە چییە مینە؟ بۆ ئەم کەسە ئاوە پیسە لەلاتیانی، ئەمە هەستێکی ترە. ئەم هەستە ئەو هەستە حسیە نییە کە شتێک بۆ گەنە یا فلانە تۆ بێزی لێ دەکەیتەوە. وابزانم ئێستا مەوزوعی هەستەکان تۆزیە ڕۆشنە. جاتەمان لێرەوە و دەڵێ سوکرات دەڵێ ئەگەر ڕاستە ئێمە هەستەکانمان جیاوازن بەرامبەر شتەکان، بەڵام دەبێت شتێکی هاوبەشە بێت لە بینی هەستەکانە، ئەوە ئێمە ناتوانین لە شتەکان لە یەکتری بگەێنین. ینی من ناتوانم ئەوەی هەستم پێ کردووە پێت بڵێم چییە، ئەگەر بێت و تۆش ئەو هەستکردنت لا نەبێت، چونکە فعلەن ناوترێ. ینی کەسێک هەر لە هەستا حسیەکانی شاوایە، کەسێک زمانی هەر لە منداڵیەوە تامی شیرینی ناکات. ئێمە بین باسی شیرینی بۆ بکەین، ئەو نازانێت شیرینی چی، بۆچی؟ چونکە خۆی هەستی پێ ناکە. ینی ئەو شتە مشتەرەکەی نییە کە لە ناو زمانی هەمومانە وجودی هەیە بۆ چەشتنی ئەو تامە، کە نەبوو ئەو کاتە من ناتوانم ئەو هەستەی کە دەیکەم بە شتێک، ئەو تامە شیرینەی کە تامی ئەم شتەیە تامی ئەم شتەی پێ دەکەم، ناتوانم بەو کەسە بڵێم ئەوە تامی ئاوایە. بۆچی؟ چونکە ئەگەر ئەو خۆی تامی نەکاو ئەو هەستە ئەو لە لای لەگەڵ ئەم شتا یەک نەگرێتەوە و ئینفعالە نەکا، ئەو نازانێت شیرین چییە. باماشەوە بۆ هەستەکانیش ئیترەوەی جیاوازە لە ناو هەستەکانە، یا بابەتەکانیانن بابەتەکانیان جیاواز بن، فەرزەن ئەگەر بابەتەکان جیاواز بن هەستەکانیش جیاوازن، یا لە ڕووی چەندێتیەوە جیاوازە. یعنی چی لە ڕووی چەندێتیەوە؟ یعنی کەسێک زیاتر بۆ نمونە هەست بە شیرینی شتێک دەکا و بەڵام کەسێکی تر هەست بە کەمتر هەستی پێ دەکا، شتەکەش ئەمان شتە، بەڵام هەستکردنی بۆ شیرینی لای ئەم لاوازە لای ئەو بەهێزە. یعنی لەمانە دەکرێت هەستەکان جیاواز بن، بەڵام شتێکگەیە هاوبەشی هەموویانە لە ڕێگەی ئەم هاوبەشەوە. کەسێکە هەستکردنی بە شیرینی کەمە لەگەڵ کەسێکە هەستکردنی بە شیرینی زۆرەکە لە چەندێتیا جیاوازن، چەندێتی تامکردنەکە، بەڵام لە عینی کاتیشا دەتوانن چی بکەن؟ دەتوانن هەر یەکە هەستی خۆی بەویتر بگەێنێ و ئەویتر لی تێبگا. بۆچی؟ چونکە هەردووکیان هەست بە شیرینەکە دەکەن، بەڵام ئەم کەم هەستی پێ دەکا ئەو زۆر هەستی پێ دەکا. یا ئەوەیە بابەتەکە جیاواز بێت،
جا سوکرات لێرە دێت باس لە هەستی خۆی دەکا لەگەڵ هەستی کالیکلیس دەڵێ کالیکلیس من و تۆ هاو هەستین هەستێک لە ناومانە هەیە هەمان شتە لە ڕێگەی ئەم هەستەی کە هەمان شتە دەتوانین شتانێک لە یەکتر بگەێنین بەڵام تەبەن ئەوەی کە بە یەکتری دەگەێنن هەمان شت نییە ئەوەی لە بۆچی چونکە بابەتەکان جیاوازن هەستەکە هەمان هەستە بەڵام پەیوەندیەکە بابەتەکە پەیوەندیەکە دەگۆڕێ و هەندێک شتیایە مشتەرەکە هەندێکیش جیاوازە اینجا سوکرات باسی جیاوازیەکە و هاوبەشیەکە دەکات لە بینی خۆی و کارەکلیسە دابزانین ئەو شتە چییە تاوان ئەو شتە ئەوەیە کە ئینسان دەخاتە پەیوەندیەوە هەم لەگەڵ دیمۆس هەم لەگەڵ لۆگۆس ئەویش چییە؟ عشقە عشق بۆ دیمۆس یا عشق بۆ لۆگۆس و عشق چییە؟ عشق خواستنی ئەو شتەیە طبعا لەمە لە هینە گفتوگۆیەکی تا گفتوگۆی خوان باسی ئەمە دەکا کە عشق خواستە بۆ شتێک لێرە خواستەکە خواستە بۆ ئەوەی ینی عاشق بوون بە لۆگۆس خواستە بۆ ئەوەی لۆگۆس بدوێ خواستە بۆ بیستنی دەنگی لۆگۆس و عشقە بۆ دەنگێک بۆ بیستنی دەنگێک وەکو چۆن کەسێک عاشقی دەنگی گۆرانی بێژێک دەبێ عاشقی دەبێت دەیەوێ بەردەوامە و دەنگە ببیستێ عاشقە لۆگۆسیش عاشقی دەنگی وتنی لۆگۆس دەبێت یعنی مەیلی هەیە بۆ ئەوەی لۆگۆس بدوێت بۆی بدوێت بەڵام عاشقە دیمۆس مەیلی بۆ دیمۆس هەیە طبعا لێرە عاشقە دیمۆس لە ڕاستیە مەیلی بۆ ئەو هەر ئەوە نییە کە لە دیمۆس شتەکان وەردەگرێت بەس مەیلی بۆ ئەوە هەیە دیمۆس بیبیسێت دیمۆس بە معنای خەڵک نەگەوەی کە لە ناو جەماوەر ئەوەی نەگەوەی لە ڕێگەی جەماوەرە دەدوێت یعنی دیمۆس لەلایەکەوە لە ناو ئەمیشا و لە ناو ئەوانی تریشا هەن ئەم بە عشقی بۆ دیمۆس دەتوانێت ببێتە زمان حاڵی دیمۆس بەڵام زمان حاڵی دیمۆس لە هەمان کاتە زمان حاڵی کێ زمان حاڵی جەماوەریشە جا عاشقە دیمۆس ئەوەیە کە هەم دەیەوێ یعنی جەماوەر شوێنی خۆی بخە و ببێتە نوێنەری جەماوەر هەم دەیەوێ بمێتە نوێنەری نەریت ئەو نەریتەی کە جەماوەر دێنێتە دوانەوەی کە بۆ جەماوەر دەدوێت یعنی دیمۆس لێرە دەبێت بە جایکەینەوە دیمۆس بە مانای جەماوەر وەکو خەڵکێکە هەیە ئەمە شتێکە دیمۆس بۆ معنایی کە لە ناو خەڵکا بۆ خەڵک دەدوێ شتێکی ترە یعنی ئەوەی کە لە ناو ئەمویانە مشتەرەکە هاوبەشە تاوان لێرە دیمۆس لە ڕێگەی وتار بێژەوە کە عاشقە دیمۆسە بۆ ئەو خەڵکە دەدوێ کە لە ژێر حکمی دیمۆسایە بەڵام بەبێ ئەوەی بتوانێت ئەوەی دیمۆس بکاتە وتن ئادێ بزانین سوکرات چی دەڵێ ئەڵێ بۆیە بەو شێوەیە قسە دەکەم چونکە دەزانم هەردووکمان ئەمان ئەسمان هەیە بەڵام بەرامبەر دوو بابەتی جیاواز هەردووکمان عاشقین هەردووکیشمان عاشقی دووشتین من عاشقی ئەلکیباد ئەلکیبیادس و فەلسەفەم تۆش عاشقی دیمۆسی کوڕی بیرلامپ و دیمۆسی ئەسینیت من پێم وایە هەر توانایەکت هەبێ و هەر شتێکیش لەبارەی ئەوەوە بڵیت ینی دیمۆس
ئەوە بڵێت کە عاشقی بوویت ینی دیمۆس ئەویش بۆ چوونی هەر شتێک بێت ئەوە لە هیچ کاتێکدا ئەو توانایەت نییە کە لە بەرامبەر داخوازیەکانیان بڵیت نا ینی تۆ عاشقە دیمۆسی تۆ هەر توانایەکەتە بێ و ئەویش هەرچی بڵێ ئەگەر شتەکەش ئەوە نەبێت کە تۆ دەتەوێت تۆ ناتوانانی لە بەرامبەر یا بڵینا دەبێت شتەکە ئەو شتە بڵێ کە ئەو دەیڵێ نەک ئەوەی کە خۆت دەتەوێت بێڵیت ئەمە خاسیەتی عاشقە ئەوەی عاشقە بە شتێک ئەوە دەڵێ کە ئەو دەیڵێ ینی دەکەوێتە ژێر داخوازیەکانی ئەو ئەوەی کە بۆ ئەو لای ئەو خۆشەویستە لای ئەمیش خۆشەویستە ئەوەی لای ئەو ئاوایە لای ئەم ئاوایە ینی چییە ینی ئەم لەگەڵ ئەوە کەوتووەتە ناو هەم ئاهەنگی و هارمۆنیاوە بەردەوام دەبێت خۆی ساز کاتەوە هەمان کاتەوە لەگەڵ ئەوە تەمان لێرە دوو ناو هەن ئەلکی یادس و لەگەڵ ناوێکی ترکە دیمۆسی کوڕی بیری لامپە تەمان ئەم دوو کارێکتەرە کە لێرە دەێنرێتەوە تەنها وەکو میتافۆرێک بۆ ڕوونکردنەوەی مۆزوعەکە دەێنێتەوە ئەمە تەمان ئەلکی بیادس تەبەن خۆی کەسێکە کارێکتەرێکە لە خوانە دەردەکەوێت ئەم کارێکتەرە ینی کوڕێکی گەنجە و سیاسیەکیشە کەسێکی سیاسیە لەگەڵ سوکراتە پەیوەندی خۆشە بەڵام لەگەڵ سوکراتە یەک ناگرێتەوە ئەو هەمیشە حەز دەکات لەگەڵ سوکراتە بێ سوکراتیش وای دەبینە کە عشقی بۆ حەقیقەت هەیە بەڵام ئەو مۆزوعەکەی لەوانەیە کە عشقی بۆ حەقیقەت هەیە لێرەوە ئیتر لە کێشایە لەگەڵ ئەوە ئەویش لە کێشایە لەگەڵ ئەمە بەڵام کەسێکی تەبەن ڕازگۆشە ینی ئەو شتانە دەڵێ کە ئاوایە لە مۆزوعی لە خوانە تەبەن بەرگری لە باسی سوکرات دەکا کە سوکرات چۆن لە بەرامبەر ئەوەی کە ئەو ئیغرای کردووە چەند خۆڕاگر بووە لە بەرامبەرەوە ینی ستایشی سوکرات دەکا ستایشی خۆراگری سوکرات دەکات لە کاتێکە خۆراگری سوکرات بۆ ئەو شکستی ئەوە لە هەوڵەکانیان دیمۆسی کوڕیە و بیری لام ئەویش دەکرێت لەوانەیە لە پەراوێزەکان نووسا بوو کە ئەمەش کوڕیەکێکە لە سیاسیە گەورەکان دیارە برادەری کالیکلیسە و لەبەرەوەی ئەو کوڕی سیاسێکی بەرزە کالیکلیسیش لە پەیوەندیایە لە گەڵیاوە بێدڵی ناکات و ینی ماستاوی بۆ دەکا بۆ ئەوەی ئەو شتانی کە بۆچی چونکە ئەم عاشقە جەماوەرە و لە ڕێگەی ئەوەوە دیارە ئەو دەتەوە یەکێکە لەو هۆکارانەی کە یانی دەیگرێتە بەر بۆەوەی بگاتە ئەوەی کە عاشقبوون بە جەماوەر لە لای ینی بگاتە هین ئەوەی کە عشقەکەی دەیخوازێت بگاتە زیاتری ئەوەی کە عشقەکەی لێی دەخوازێت تەمەنە لێرە وابزانم من لە وانەکانی پێشوو ئەو وانەکەی پێشوو هەندێک لەم بابەتەم ڕوون کردەوە لە پەیوەندی ئینسان بە لۆگۆسەوە لەگەڵ پەیوەندی ئینسان بە دیمۆسەوە لێرە سوکرات پەیوەندەکە وا دیاری دەکات کە پەیوەندی عشقە یا ئینسان عاشقە بە دیمۆس و دیمۆس لە ڕێگەیەوە دەدوێت عاشقە بە لۆگۆس لۆگۆس لە ڕێگەیەوە دەدوێت